هەر لەسەر ئەم بابەتە و سەردانەکەی ڤلادیمیر پۆتن بۆ چین لەگەڵ بەڕێز نادرڕۆنگ شرۆڤەکاری سیاسی وابووری و ئەندامی دەستەی کارگەڕی و کۆمەڵەی چینی بۆ دیراساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەکینەوە میوانمانە. بەڕێز نادر زۆر بەخێر بێت. دوای سەردانی ترامپ بۆ پەکین دەست بەجێ سەرۆکی ڕووسیاش گەیشتە پەکین. ئەم هاوکێشەیە چۆن لێک دەدەنەوە؟ سڵاوتان لێبێت. ئەم سەردانەی سەرۆکی رووسیا نیشانەی بەهێزی ڕۆڵی رووسایە بۆ سەقامگیری لە جیهاندا. لە هەمان کاتدا سەردانەکە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی چین خاوەن پێگەیەکی زۆر بەهێزە و چین و رووسیا خاوەن پەیوەندێکی قوڵی استراتیژین، پەیوەندیی گشتگیر هەیە لە نێوان پەکین و مۆسکۆدا کە خۆی دەبینێتەوە لەوەی کەوا ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر یەکتری و هەروەها بە ئامانجەکردنی بەرژەوەندەکانی یەکتر. هەروەها ئەم پەیوەندیانە ناچێتە ژێرباری هیچ فشارێکی دیکە جیهاوە و گۆڕانکاری لەم پەیوەندیانەدا ڕوونادات. واتە پەیوەندەکانی چین و رووسیا بە فاکتەری دەرەشی گۆڕانکاری تێدا ڕوونادات. بۆیە بەڕاستی پەیوەندیەکانی چین و رووسیا شەراکەتێکی استراتیژی گشتگیرە لە نێوان هەردوو وڵاتدا. لە هەمان کاتدا لەسەر ئاستێکی زۆر باڵا هەماهەنگێکی استراتیژی لە نێوان هەردوو وڵاتدا هەیەکەمە ڕنگدانەوەیکی ئەرێنی زۆر باشی دەبێت لەسەر بەقەرارکردنی ئاشتی لە جیهاندا. لە ساڵانی ڕابردووشدا سەرکردەکانی هەردوو وڵات باسییان لە پەیوەندیەکی بێ سنوور کردووە. لە ڕوانگەی پەکینەوە سنووری ڕاستەقینەی ئەم هاوپەیمانێتیە لەگەڵ مۆسکۆ تا کوێیە؟ ئەم شەراکەتەی کە هەیە، ئەم هاوبەشە استراتیژیەی کە هەیە لەسەر بنەمای ڕێزگرتنی دوولایەنەیە، هاوبەشی و هاریکاری لە نێوان هەردوولادا هەیە. و پێمان وایەکەوە پەیوەندەکانی چین و رووسیا بەڕاستی دەتوانین لە باشترین ئاستەکانی خۆیدایەتی لە مێژوودا لە باشترین قۆناغەکانیدایە پەیوەندەکانی هەردوو وڵاتدا. ئەم شەراکەتە ئەم پەیوەندیە کە خزمەتی بەرژەوەندی هەردوو وڵات دەکات. لە هەمان کاتدا کاریگەری دەبێت پەیوەندێکی زۆر گرنگی دەبێت لەسەر سەقامگیری جیهانی. چین و رووسیا بەیەکەوە کار دەکەن لەسەر قوڵکردنەوەی ئەم شەراکەتە لە تەواوی بوارەکاندا. لە هەمان کاتدا بۆ ئەوەی کەوە دۆخی جیهانی بەرە و سەقامگیری و دادپەروەرانەتر بڕواتە، لە هەمان کاتدا دۆخی جیهان بەرەو فرەی زیاتریش بڕواتە. باشە، چین چۆن هاوسەنگیە پارێزێت لە نێوان پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا و پاراستنی بەرژەوەندی ئابوووریەکانی لەگەڵ ئەوروپا و ئەمریکا؟ چین بەڕاستی پابەندە بە سیاسەتی سربەخۆی خۆی لە سیاسەتی دەرەوەدا کە چین هاوپەیمانی خۆی هەیە لە دەرەوەدا، ئەمەش بە گوێرەی بەرژەوەندەکان دوور لە ئایدۆلۆژیەکان. لە هەمان کاتدا کەوە ئەو پەیوەندی و ئەو جوڵە سەربازیانی کە هەیە ئەمە بەبێ ئەو هاوپەیمانەتیە چین بەڕاستی ناگەڕێتەوە بۆ ڕۆژانی جەنگی سارد. بە ئامانجی چین ئەوەیەکەوە پەیوەندیە بازرگانیەکان پەرە پێ بداتە، شەراکەتەکان پەرە پێ بدات و ڕێبوونی ناکۆچیەکان لە بە شێوەیەکی گونجاو بۆ بەدەستخستنی بەرژەوەندی هاوبەش و پێشڤەچوونی هاوبەش و بەدەستخستنی ئامانجە هاوبەشەکان. بەڕاستی چین لە هەمان کاتدا ناوێتکەوە لەو پەیوەندیانەدا لە پەیوەندەکانی لەگەڵ رووسیا لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپادا پارێزگاری لە هەموو لەو پەیوەندیانە بکات، پەیوەندیکی باشی هەبێت لەگەڵ هەموو وڵاتاندا بۆ ئەوەی کەوا بتوانێت بەرژەوەندی هاوبەش و سەقامگیری و پەرەپێدان لە جیهاندا پارێزراو بێت. بەڵام لە هەمان کاتیشدا چین و رووسیا دەیانەوێت کۆتایی بە جیهانی تاکجەمسەری بهێنن. ئایا ئەم هاوکاریە تەنیا بۆ دژایەتیکردنی هەژمۆنی ئەمریکایە یان پرۆژەیەکی ڕوون هەیە بۆ بنیاتنانی سیستەمێکی جیهانی جێگرەوە؟
چین کار دەکات بۆ ئەوەی کەوا دۆخی جیهان بەرەو فرەی زیاتر بڕواتە جیهانێکی فرەجەمسەر. ئەمە بەو مانای نایەت کەوا چین پاساوی بێنێتەوە ئەمریکا پەراوێز بخاتکەوە لە جیهاندا، بەڵکو چین دەیەوێت کەوا جیهان فرەجەمسەر بێت، فرەجەمسەری دادپەروەرانەتەوە بە ویجدانانتر بێت، نەک تاکە جەمسەرێکەوە هەژمونی خۆی بەسەر تەواوی جیهاندا بسەپێنێت. بەڕاستی تاک جەمسەری بەردەوام نابێت. هەموو جیهان پێویستە، هەموو وڵاتان پێویستە بەشداریان هەبێت لە ڕێگەی ڕاوێژ، لە ڕێگەی هاوبەشی بە شێوەیەکی یەکشان پەیوەندیان هەبێت. باشە، لە دوای سزاکانی ڕۆژئاوا رووسیا پشتبەستنی خۆی بە بازاڕی چین بۆ فرۆشتنی نەوت و گاز و ینی وزە بەگشتی زیاتر کردووە. ئایا ئەمە هێزی زیاتر دەداتە چین لە دیاریکردنی نرخەکاندا، یاخود چین خۆی وەک ڕزگارکەرێکی ئابووری مۆسکۆ بینێت؟ چین هەمیشە دووپات لەوە دەکاتەوە کە مافی ڕەفاهای خۆیەتی کەوە هاریکاری ئابووری هەبێت لەگەڵ رووسیا لە نێوان وڵاتاندا کە خاوەنی سەروەرین. چین لە هەمان کاتدا دژایەتی هەموو ئەو سزایانە دەکات کەوە بەسەر ئەو وڵاتانەدا سەپێنراون، سزای تاکلایەنە سەپێنراون. ئەمانە پێویستی باچی هەیە، پێویستی بە هاریکاری و بازرگانی هەیە لە نێوان هەردوو وڵاتدا. ئەمە هەبووە لە ڕابردوو، بەردەوامیش دەبێت کەوا بەڕاستی خازانجی دوولایانەی هەبووە بۆ هەردوو گەل بۆ ئەوەی کەوا ئامانج و دەستکەوتی هاوبەشی هەبێت بۆ چین و رووسیا. چین پێداویستی زۆری بۆ رووسیا دابنکۆ، پێداویستی کارەبایی، پێداویستەکانی ناوماڵ، بابەتی ئۆتۆمبیلی کارەبایی و چەندین بەرهەمی دیکەی بۆ رووسیا ڕەوانە کردووە. لە هەمان کاتدا چین لە رووسیا کۆمەڵێک کەلوپەل و پێداویستی کشتتوکاڵی هاوردە دەکات، لە هەمان کاتدا وزەش هاوردە دەکات و ئاڵوگۆڕی ئابووری هەیە لە نێوان هەردوو سوپای وڵاتدا، هاریکاری هەیە و هەماهەنگی هەیە لە نێوان بۆ بەرەنگەربوونەوەی تاوانەکانی دەرەوەی سنوور. بۆیە ئەمانە لە کۆمەڵێک لە بواردا بە دراوی هەردوو لاشدا بەڕاستی ئاڵوگۆری ئابووری هەیە بۆ ئەوەی کەوا هەردوو گەلی وڵات قازانج بکەن و دەستکەوتیان هەبێت، دەستکەوتی هاوبەش لە ناوچەکەدا هەبێت و لە کۆتاشدا سەقامگیری جیهاندان بەدی بێت. چین و رووسیا لە زۆرێک لە دۆسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاوڕان. چین چۆن ئەڕوانێتە ڕۆڵی رووسیا لە ناوچەکەدا و ئایا هاوکاریەکانتان لەم ناوچەیەدا زیاترە بن؟ بەڵێ، چین گەورەترین هاوبەشی بازرگانیە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەندین ساڵی ڕابردووە هەروە بووە. چین بەڕاستی خاوەن دەستپێشخەری کە ئەو پرۆژانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن، چین دەیەوێت کەوە بەڕاستی نیوەنجیرێک بێت بۆ کێشە ململانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. چین دەیەوێت کەوە بەشدار بێت لە پەرەپێدانی ئابووری کۆمەڵایەتی لە وڵاتانی و کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە هەمان کاتدا چین دەیەوێت کەوە بەرگری لە بەرژەوەندی و بەرقەرارکردنی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات. ڕۆڵی چین جەخت لەسەر نێوەنگیری دەکاتەوە، لەسەر ئاگربەست بەدەستێنانەوەی ئارامی و سەقامگیری لەم ناوچەیەدا. زۆر سپاس دەکەم بەڕێز نادرڕۆنگ، شرۆڤەکاری سیاسی و ئابووری و ئەندامی دەستەی کارگەڕی کۆمەڵی چینی بۆ دریاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەکینەوە لەگەڵمان بووی.